بەڕێگەوەم بۆ بینینی ئەو زەویەی کە بڕیارە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەسەر فەرمانبەران دابەشی بکات. چەند کیلۆمەترێکم بڕی بەسەر شەقامێکی خۆڵ و بەرداویدا. دوجار گەیشتمە سەر زەویەکانی گوندی سۆتکە. هاتوومەتە سەر زەویەی کە بڕیارە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە سەر فەرمانبەراندا دابەشی بکات. ناوچەیەکی چۆڵ، دەشتێکی کاکی بە کاکی، خۆ هەر فەرمانبەرێک لەم شوێنەدا زەوی پێ بدرێ وەک ئەوە وایە شار بەدەر کرابێ. زەویەکە کشتوکاڵیە و چەندین ساڵە دانیشتوانی گوندی سۆتکە کشتوکاڵی تێدا دەکەن. تاوەکو ئێستا سەرۆکایەتی شارەوانی نە زەویەکەی ئیفراز کردووە و نە هیچ هەنگاوێکی کردداری ناوە بۆ جیاکردنەوە و ئامادەکردنی زەویەکە بۆ ئەوەی بەسەر فەرمانبەراندا دابەشی بکات. هەر لەم بەدوادا چوونەمدا دەمەوێ ئەو پارچە زەویەی دیکەیشتان پیشان بدەم کە دەکەوێتە ناوچەی تاسڵوجەی شاری سلێمانی. ئەم زەویێش دەکەوێتە ڕۆژئاوای شاری سلێمانی و دوور لە شار و ئاوەدانیە. ئەو شوێنانەی کە شارەوانی سلێمانی دەستنیشانی کردوون کە بەسەر فەرمانبەراندا دابەشی بکە هەمووی زەوی کشتوکاڵیە. ئەمە شوێنێکی دیکەی ئەو ناوچەیە یاخود ئەو زەویانەیە کە بەسەر فەرمانبەرانە دابەشەکرێ کە دەکەوێتە ناوچەی تاسڵوجە. من هاتوومەتە ئەم شوێنێش کە بۆی پیشانتان بەم ئێرەش هەروەها دەشتێکە. لێرە ئەلبەتە پێشتر کاری جوتیاری تێدا کراوە، بەڵام ئێستا شارەوانی سلێمانی ئێرەشی دەستنیشان کردووە کە دابەشی بکات بەسەر. لێرەوە دەگەڕێمەوە بۆ ناو بازاری شاری سلێمانی و بۆم گرنگ بوو بۆ چوونی فەرمانبەران وەربگرم لەسەر بەڵێنەکەی حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا. گەیشتمە بەردەکی سەرا و چوومە ناو مەجلیسی ئەم کۆمەڵە خەڵکە و لێم پرسین تاوەکو چەند بڕواتان بەوەیە حکوومەت زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش بکات. کات خۆی لە چۆوەتانگەر ناکوە لەم ناتاسڵجەوە کەنەکەوەی پێڵێن لێ وەرمانگرت. من درۆنەکەم سێ چوار مانگ لەلا هینم بۆ دواییان بە 6 وەرەقە ڕاستی. ئەڵێ ئێستا هەرچەنە بۆ نمونە زەویەکەی شەگەر دوور بێ خۆ چەند ساڵیکە خزمەتگوزاری و شار گەورە دوای بۆ مناڵی مناڵەکانی ینی ئیسفادەی لێ ناکا و کەسێک کە ئێستا وەرێ براکەم بۆ ئێستا نیوەی شاری چواردەوری سلێمانی کووە خزمەتگوزاری تایە. ئەوەی کە خزمەتگوزاری تایە ئێستا ئێمە کۆڵاوتان لەو نزیکانەی نیوەی ماڵەکان لە سلێمانی هەمووی ئابەتان کرد ئاویان نەکڕی. لەم مینەیە لەم خزمەتگوزاری چی وشتی چی نازانانی فێڵی چی تیاابێ بۆ نمونە دابشکردن. وەڵی وەکو ئەڵێن گوایە ئەمە یەکەم جارێ ئەو ئەرزەیە کە یەن بەم خەڵکە لە شوێنێکی زۆر دوورە سات چوومەتەوێت سۆتکەی پێڵێن شوێنێکی ئەخشنی هەر ئەوێ بێ شوێنی زۆر دوورە لە هەموو شوێنەکان یعنی ئەو پارەی ئەو ڕسوماتی کە لێتە سەن یعنی زەویەکە بفرشی ئەو پارێ ناکاتەوە. ئەمە یەک دووهەمینیش دەنگەکەی ئەڵێ وردەوە دەبەبانەی ئەوە داوای لە کاتی معاملە داوای ئەستۆپاچی لەکەن. ئەستۆپاچیە بێ بچی تەسفەی کارەبا بکەیت، تەسفەی ئاو بکەیت، تەسفەی ئەگەر عقاری لابێ قەرزی حکومی لابێ هەمووی لێسن ئەلە بەرەوەیە. باشە خۆ کابرا نایکا بە خانوویانی چۆن ئەستۆپاچیەکە معاملەکە ئەسنای معاملەکە معاملەکە کاکەی و ئەزاکە مناوتەوە لەو کاتا
ینی تینەکەوەیە کە تۆ سوورەکەی دووەرەگەی بەڵێ نادەنێتە سۆپاچێ بەڵێ ئەی چۆن بۆ نمونە جەناب کاتی خۆی لەکوێ وەرەگە چەند ساڵەمە پێش وەرەگە ئێمە زمانی ڕژێم بووم ئەوەی کۆمەڵی هەرەوەزی بوو ئەو کاتە بڵێ باش بوو ئیسیفایەمان لێ کرد ئیسیفای باش تۆ تەسەورەکەی ئەم زەویانە ینی بە فەرمانبەران بدرێ یا ئەگەر بدرێ ئیسفادەی لێەکەن بە تەسەوری من باوەڕ ناکەم ئیسیفای لێ بکەن بۆچی لەبەرەوەی پارەیەکی خەیاڵی داوا لێەکەن شوێنەکانە شوێنێکی دوورە شوێنی خزمەت گوزاریتیان نییە لەبەرەوەی وەرنەگرتنی بەڕێی من باشترەوەی کە وەریگری هەر فەرمانبەرە و زەوێش وەرگێ بە مستەفید هەژمارەکرێت و دوای چەند ساڵی کەژە بڕوا ناکەمە و شوێن بەڵێ ئیتر حەقی زەوی وەرگرتنی نامێنێ مستەفی دەبێ حسابە لەسەری ئەی تەسەورەکەی ینی بە زووی ئەو شوێنانە خزمە گوزاری بۆ بچێت واللهی ئەوە نازم ناچێتە عقلی کەسەوە هەمووی گەڕێکی تازەیە هیچی خزمە گوزاریتیان نییە خزمە گوزاری چی بۆ ئەیبەن بۆ هین چەمچەماڵ 20 ساڵ داوای ئاوەکەن ئاویان نییە ئاوی گۆبتەبەتان بۆ بێن ئاوی جۆتان بۆ بێن تا ئێستا 100 جا پاریان بۆ این کرد و دزییان و خواردیان خزمە گوزاری چی وشتی چی بەس من جارێ وتم ئەمانە شەش حوت ێوە دیگرن بە یەکەوە 200 نییە هەمووی بکەن بەس بە یەکەوە بێ قەزعەکان بیکەن بە باخێک و بە شەرێکی بۆ خۆیان بیرێکی لێن وە جاروسی یا بڕێن و بۆ خۆیان ناوە هەفتەی جارێ بچن بۆ خۆیان لێ تووسێ سەعات لێ بنووە چی بکەین ئێوە خۆتان شارەزای بڵێن سلێمانی چواردەوری سلێمانیانە و شوێنانی کە دیاری کراوە یانی تەسەورەکەن من خۆم لە بەشێکی قسەکان ماڵێم ئەوەی کە لێرە زەوی وەرگرێ و کووا شار بەدەر کرێ لەکوێ ینی قسەکەم باش وەڵا وایە وەڵا شار نەکاکە کەس ناتوانێت ناتوانێ بچێ بیکی کا لەوێ خانوو ئەتۆ بیکەی نە ئاوی هەبێ و نەکارەبای هەبێ و نا ئاوەڕۆی هەبێ و نەیەکی هەبێ چی بکەیت کوا حکومت ئەو توانایی هەیە ئەو استعدادی هەیە عقار با بەو هەموو خەڵکە بچێ ئەگەر لە پشتی گۆیژشۆ بێ بیکەن وایەوە نیە ڕاستەکەن بڵێ لەگەڵ ئەوەشان نییە عقاریشتانەیەنێ مەسەرەن ئەوە ملیۆنتانەیەنێ بیکەن بە خانوو مەسەرەن وەنیە ئەتۆ جینا معاش مۆزب نە معاشیە ئەو 50 ساڵات چەند ساڵە معاشمان لێ بڕن ئەی بەچی بیکا بە خانوو وەنیە ئەرزێکی تەخت و ئەوترێ تا چەند ڕێیەوە لەسەرەوە ئەوترێ ئەمە تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردن نسبەتێکی زۆری بۆ بانگەشەی هەڵبژاردنە باقیەکەشی بۆ ئەو قسانەیە کە باسمان کرد پێشتر بۆ مەسلەی پارە کێشانە و پارە پیاکردن باسییان نەکردووە وەنیە تا ئێستا بۆچی یەک دوومانی ماوە هەنج هەچ کەسێت تا ئێستا شارزا ئەم حکوومەتە نەبوو بێ خوا بیگرێ یەگەی لەبەرەوە ئێستا هەموو خەڵک شارەزایان بووە ئەزانن هەنگاوێ بنێن ئەزانێت هەنگاوەکانی تری چییە لەبەرەوە خەڵک والیان تێگەیشتووە لە پێناوی پارانە بێ هیچ شتێک ناکەن ماوەی یەک مانگە فەرمانبەران سەرقاڵی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتنی زەوین بە ئومێدی ئەوەی دوای 18 ساڵ ڕاگرتنی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا ببنە خاوەنی زەوی خۆیان فۆرمی زەوی پڕکردەوە بەڵێ تا چۆنێ متمانەت بۆیە کە زەوی وەرە وڵی تا متمانە تۆ بڵێ متمانەی وان پێ نییە بەڕاستی بەس ئیترەوە ئیشێکی ڕۆتوینە لە دایرە پێیان پڕ کردوینەتەوە وتمان گرتی باش و نەشیگرت خۆ هیچ زەرە ناکەیت و تەواو چەند ساڵە مۆزەفیت و بۆ نمونە زەوی وەرنەگرت 30 ساڵە بە هیچ شێ مستەفید نەبووم لە حکوومەت ئەی چۆن ئێستا متمانەت لا دروست بووە کە فۆرمە پڕەکردۆ کە زەوی وەرگری وڵی متمانە چییە ئیشێکی ڕۆتینی دایرەیە لە پڕم کردوێتەوە ئەڵێم بەش ئینشاڵام جارە سەر بگرێت ینی ئەگەر شوێنەکە هەرچەندیش دوور بێ هەر تۆ بە گرنگە زانی وەریگری وڵی ئەگەر شوێنەکە تا نزیک بێ تەمان باشترە بەڵامێتە دووریش بێ بەشک و شەڵە لە دوار ڕۆژ بێ بە شتێکی باش ئێوترێ پارێکی زۆ وەرەگیرێ و دواتر ئەوەی کە پارەی ئا و کارەباشی لابێ هەر لەو معاملەیە لێ وەرەگرنەوە وڵی نازان بۆیان نەمبیستووە ئێستا تۆ تەسەورەکەی یانێ و پارەی کە لێت وەرەگرێت پارەی زەویەکە بیفرۆشیەوە ئەو نەبکات نەوەڵا نەوەڵا متمانم بۆ نێکەوە نەبکات کە ئەو پارەی لێم وەرگرن
لەساوتێ ملیۆنی ئەگەر من برادێکم هەیە زەوی وەرگتووە تقریبان دەوری 8 ساڵ لەمەوە پێش ئەڵێ وەرە من بە 30 وەرەقە دەمێ سا من معاملەکە کە بیکەم زۆر لەو عەرزەیە خراپترە ئەو 8 ساڵ لەمەوە پێش وەرگت بە 30 وەرەقە بکات و من ئیمڕۆ وەریگرم لەوانێت 2 وەرەقەیش نەکات بەلانیکەمە لەوانێت 2 وەرەقەشم لێ بسەرن لە معاملاتەکەیە. ئەو زەویانەی لە سنووری سلێمانی دیاری کراون زەوی کشت و کاڵین و دەبێ مۆڵکایەتیەکەی لە وەزارەتی کشت و کاڵەوە بگۆڕێت بۆ وەزارەتی شارەوانی بۆ یەکلاییکردنەوەی ئەم پرسە سەردانی بەڕێوبەری گشتی کشت و کاڵی سلێمانیم کرد و لێم پرسی تاوەکو ئێستا شارەوانی سلێمانی بۆ ئەم مەبەستە پرسوجۆی لەگەڵ کردوون. تا شەڵاگە پێم بڵێ بۆ نمونە و زەویانەی کە لە ناوچەی سۆت کە دابەشەکرێ بەسەر فەرمانبەرانە ڕەگەزەکەی دەوتێ کشت و کاڵیە ینی ئەمە چۆن ئەم ڕەگەزە ئەگۆڕێ ئایا مڵکی وەزارەتی کشت و کاڵە ئەمە بەڵەوە دەرە دابشکردنی زەوی پەیوەندیدارە بە شارەوانیەوە باڵێنەوەی جەناب قسەی لە سەرەکەی شارەوانی سلێمانیە شارەوانی و سەیری ڕەگەزی زەوی ناکە وەکو زەوی سەیرەکە کە خانوو و منشاتی لەسەر دروستکە جاگەر زەوەکەی کشت و کاڵی بێ یا ناکشت و کاڵی بێ ئەو ڕێکاری یاسایی خۆی هەیە داوا لە ئێماکە ئەگەر زەوەکان کشت و کاڵی تاپۆ بن ئەو داوامان لێکە کە ئێمە کوژانەوەیان بۆ بکەین دەرە یاسای تایبەتی خۆی بە یاسای ژمارە 3 ساڵی 1990 کە تعدیل کراوە بە 5 2007 لەگەڵ ڕێنماییشی ئەنجومەنی وەزیران هەیە ژمارەیەکی ساڵی 2011 ئەوە زەویەکان ئێمە ئەکوژێنینەوە بۆ شارەوانی واتە ڕەگەزە کشت و کاڵەکەی لەکرێتەوە بێتە عڕەسە و لە بلاشەوە خاوەندارەتەکەی بێتە سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئیتر ئەو کاتە توانێت خۆی ئفرازیکە و ئیشی لەسەر بکە و ئەگەر ڕەگەزەکەشیان ناکشت و کاڵی بێ ئەوە دەستی لێ هەڵەگرین بە هەمان شێوە ئێمە وەزارەتی دارایی دەستی لێ هەڵەگرین بۆ وەزارەتی بەلەدێ بە هەمان شێوە ئەوە توانێت ئفرازیکە و دابەشیکە ئێستا بۆ ئەمینە کاکشاڵە بۆ ئەم دابشکردنی زەوەکە لە ئارایە بەڵێ داوا لە ئێوە کراوە کە ئەم ڕێکارانە بگرنە هێشتا نەخێر ئەوەندەی من وەکو نەک بەڕێوەبەری گشتی کشت و کاڵ وەکو ئەندامی ئەنجومەنیش کاگام لێتی پێم وابێ شارەوانی پێویستی بە فراوانکردنە شارەوانی ماستەر پلانی سلێمانی فراوانی کەن بۆ ئەوەی کەوا تێی ببێ بەڵام ئەمەی کەوا ئێستا تام دەقێ داوامان لێ نەکراوە نەخێر بەڵام ئێستا ئەوان لە ڕێکارەکان ئەبێ ماستە پلانی بڵێن فراوانکردنی سلێمانی نەخشەکەی دیاری بکرێت من پێم وابێ نەخێرەمانی سۆتکەوانە کەوتونەتە ناو سنووی شارەوانیەوە ئەوە جارەوە پێویست ناکە بەڵام شەر نێەوە بەش بکە لەگەڵ ژمارەی فەرمانبەرانی کە سوودمن نەبووە لەوەی بەش نەکە خۆیان سێ جێگەیاندا ناوە لای تاسلوزەش دایان ناوە لە هێنیش دایان ناوە لە سۆتکەش دایان ناوە ئەبێ ئەوان داوا لە ئێماکەن باڵێن پاچە زەوەکان ئەوان نەخشی سێکتەری بۆکەن دواوە نەخشەدانان ڕزامەندی وەرەگیرێت دواوای نێرم بۆ ئێمە وەکو فەرمانگای نێرم بۆ بەڕێبەتی گشتی کشت و کاڵ ئێمەش لیژنی کوژانەوەمان هەیە لیژنی کوژانەوەکە کە پێکاتۆ لە فەرمانکانی تریژەندامیێوانی شتیایە ئێمە ڕێکارە یاسایەکانی بۆ جێبجێکردن ئەلانەکرێت لە جەریدە و کەشفەکرێت و ئەمانە مافەقەت ئێمە لای بۆ وەرگیرە دوای کۆنووسێکی بۆکرێ و ڕەوانەی تاپۆکرێت لە تاپۆش لەوێ سوڕەقیدەکەی گۆڕدرێ و خاوەندارێتەکەی گۆڕدرێک ئەخرێتە سەر سەرۆکاتی شارەوانی سلێمانی دو ئەوە ئەنج سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە زەوەکە بوو بە مڵکی خۆی ئەنج دوای ئفرازیەکە و ئەیدا بە خەڵک حتمما ئەمە گەر مڵکی کەسیش بێ ئەنیە بێ قەرەبوو بکرێن بەڵێ ئەگەر مڵکی کەسی بێ ئەگەر تاپۆ بێ بە لە 12 قەرەبۆکرێتەوە ئەگەر بێت و عەقدی کشت و کاڵی بێن بە لە 3 قەرەبیەکەنەوە واگە مڵکی پەتیش بێ کشت و کاڵی پەتی بێ بە لە 120 قەرەبۆکرێتەوە باشە ئەم پرۆسەی کە جەناب باسێکە ینی ئێستا خەڵک پێی وایە کە فۆڕمی پڕگدۆ چەند مانی کە زەوی وەرەگرێ ینی ئەمە چەندی پێچێ ینی ئەوەی کە تاوەکو ئێستا هەنگاوەکان ینی بۆ بە یاساییکردنی ئەم زیانەن دەرنەچوە ناتوانم لە جاتی بەلەدێ بڵم چەنی پێچێ بەڵزەوەنەی ئازانم کارەکان بە پەلەیە وەکو کە نووسراومان باتۆ لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ جێبەجێکردنەوە بڕارەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەری کردووە وەزارەتی بەلەدێ و وەزارەتەکانی تری کشت و کاڵ و با بڵین پەیوەندیدارەکان وەکو دارایی لەگەڵ وەزارەتی دادا بۆمان هاتۆ کە ئیشکارەکە هەریەکە لای خۆی و زۆر بە پەلە جێبەجێ بکەوە تا ئەو لەوێت بدەینەوە ئیشە بەڵام لە هەموو حاڵەتەکان ئەگەر ئەمڕۆ بە من بگە ئەگەر ئەمڕۆ نووسراوەکان بە من بگە
بەیانی من کەشفی بۆ دەرکەممانە هەندێک ڕێکار هەیە یاساییە ینی تۆ ناتوانانی لی لادەی مەسەلەن بۆ منە ئەلانی جەریدەی بۆکەی بێت تۆ ئەلانی جەریدەی بۆکەی ئەبێ و فترەی کە یاسا دایناوە ئەبێ و فترەی بۆستی تاوەکو هینە بێ دواوە کە دێتەوە بەڵێ مەسەلەن لاین جەریدەی بۆکەی ئەوە بە 15 ڕۆژ بەڵە ئیتر قەرەبۆکە لەوەی بکەوێتە داهاتوو مشکلێک نێ لەوەی لەوایان نەبێ مەسەل لە چەمانگی داهاتوو لەگە خەڵکرا خەڵک ڕەزامەندە لەسەرەوە بۆ کوژانەوە ئەوانە پێویستی بە ڕزامەندی خەڵک نییە ینی ئاساکە ڕێگەی داوە بە وەزارەتی بەلەدێ هەر زەویی ویست داوای کوژانەوەی بۆ بکە لە چوارچەوەی سنووری شارەوانی خۆیان یا داوای دەسەڵگرتنی بۆ بکە کە بخرێتە سەر ئەوان چکە هەموو سنووری شارەوانی هەبە پێ هەموو یاساکان بەپێ هەتا یاسای ژمارەسی ساڵی 2010 یاسای تەجاوزات ئەوان خوان لێ بەرپرسن لە ناو سنووری شارەوانی واتە ناوەزارەتی دارایی نەوەزارەتەکانی تری داخلی بابلن یا کوشت و کاڵەمانیمە لێ بەرپرسنێکە زەویانە تەجاوزاتی کرێتە سەر بەڵێ ئەوان خۆیان بەرپرسە بن لە بەرامبەری لەبەرەوە لەوە حەق نەدراوە بە هیچ هاوڵاتێک کە ڕێگری بکالەوەی بڵێ من ڕازیزامن نیم لەسەرەوە زەوی من کە کوژانەوەی بۆ کرێ یا شتێک نەخێر حکوومەت بۆی هەیە بەو پێی جەنابەت پسپۆڕی لەو بوارەیە ینی زەوی کشت و کاڵی گونجاوە بۆ یەکەی نیشتە جێبوون خۆی زەوی کشت و کاڵی و ناکشت و کاڵی وەکو باسم کرد بە نسبەت شارەوانیەوە یەک شتە وەک زەوی سەیرەکە کە منشاتی خۆی لەسەر دروستکە ئەمانە بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ پێمان خۆشە شارەوانی دای من لەو زەوی و ڕوبەرانە کە دروستکرێت کە زیاتر بەردەڵانی و یاخۆ شینکن و بە کەڵکی کشت و کاڵ نایە ینی دای من ئێمە ئامۆژگاریەکرین بەوەی کەوا ئێمە کە ئەندامە بین لە فراوانکردنی سنووری شارەوانەکان یاخۆ لە دامەزرانی سنووری شارەوانەکان بەرەوە ڕاستەیە بەرین کە ئەو زەویانە زیاتر بەرکەوە وەک لە زەوی کشت و کاڵ ئەگەر هەبێ بەڵێ بەڵام هەندێک مەسەلەن هەندێک سروشتی هەندێک شوێن هەیە تەنها کشت و کاڵیە با بڵین بۆ نمونە شارێکی وەکو هەولێر زۆربەی زەویەکانی کشت و کاڵین شارێکی وەکو بەغداد تەختە و زەویەکانی کشت و کاڵیە لە سلێمانی زۆربەی زەویەکانی کشت و کاڵە بەڵام زەوی گرد و گردۆڵکە شتیایەکە ئەمانە بە پێی وێنەی تۆمارەکانیان بەردەڵانی و بەکەڵکی کشت و کاڵ نایەن ئێمە زیاتر ئامۆژگاریمانەوەی بەرەوە ئەو زەویانە بڕۆن کە زەوی کشت و کاڵی یەکجار لە دەستە درێت کە لە دەست درا ئەم کارگەی بەرەمهێنانی خۆراکە بۆ ئیلە لەبەت کۆتایی پێدێ ئێمە وا وەکو کشت و کاڵ وەکو باری کشت و کاڵی وا سەیری زەوی کشت و کاڵیەکەن کارگەی بەرەمهێنانی خۆراک ئەم کارگەی ئەگە بێت و توی کوژێنێتی و منشاعات وانەی لەسەر بکرێ یاخود جادەی لەسەر بکرێ یا شتێکی لەسەر بکرێ بۆ ئیلە لەبەت ئەم کارگەیە کوژایەوە ئەوە تا چەندێ زەرەر لە کەرتی کشت و کاڵیە بەڵێ بێگومان لەوە بتێنێتەوە ڕوبەرە زەویە بە پیتا کشت و کاڵەکان کەمە بێتەوە بەڵێ بتە یەکەی نیشتە جێبوون بێتە منشاعاتی تریژە بێتە ڕێگاوبانە بێتە جادا بێتە شتانە ئەبێت تا پرۆژەی تر بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەوەی کە نووسراوە سنووری شارەوانی ئەوە تۆ بێ وەکو کشت و کاڵ دەستی لێ بشویت ینی وەکو کشت و کاڵ تازە ئەوە تاکوێنی سنووری شارەوانی بەڵێ تاکوێ ئەوە شارەوانی خۆی زانێ شارەوانی خۆی زانێت تاکوێ سنوورەکەی تەحملەکە و یاخو فراوانیکە ئێوە زۆربەی ینی زۆربەی زەویە کشت و کاڵەکانیشتان بۆتە یەکەی نیشتە جێبوونی بۆنەوە سیتیەکان کۆمەڵگە نیشتە جێبوونەکان کە بە ملیارە دۆلاری لەسەر قازانجەکەی ڕاست بۆ ئەمە چیتان کردو ئەمە ناڵێم وەکو پێم وتی مادام لە سنووری شارەوانی سیتێکە پەیوەندی نەماوە بەیەمەوە ئێمە تەنها ئەوەیە لە ڕووی یاساییەوە بەڵێ وەختو خۆی کە سنووری شارەوانی دیاری کراوە تەواو تازە هیچ پەیوەندی بە هیچ وەزارەتێکەوە نامێنێ یعنی کەس بۆی نییان نە حەقی یاسایی لە سەری ماوەە ئیدعا ئەمانە بکە شکات کاگەلێکێتە تەجاوز تەنها بەلەدێ نەبێ بەلەدێ وەستاوتە سەرەوەیە توانێ ئەگە بەلەدێ بۆ خۆی پارەی هەبێ یاخود بودجەیەکی تایبەت هەیە توانێت بە یەک نووسراو داوای هەموو زەویەکانی سنووری شارەوانی خۆی بکە بڵێ هەموم بۆ بخەنە سەر سوڕەقەی دەکەین بۆ بخەیان وێنەی تۆمارەکەی مڵکدارەکەم بۆ بخەنە سەر شارەوانی بەڵام کە ئەوە ناکا لەبەر قەرەبۆکەیەتی یان لەبەرەوەی زۆربەی زەویەکانە بێ قەرەبیان بکاتەوە تا ئێستا قەرەبووی ئەو زەویانە دراوەوە بە ئێوە کە مڵکی وەزارەتی کشت و کاڵ بووە و شارەوانی داگیری با بڵێن نەک مڵکی وەزارەتی کشت و کاڵ مڵکی وەزارەتی کشت و کاڵ یا دارایی قەرەبووی نییە ئەگەر تەنها عەقدی کشت و کاڵی لەسەر بێ دایما قەرەبووی شەخصە ماتا ئەمانەی کەوا تاپۆوانە قەرەبۆکە شەر لای ئێمە لەگە بەلەدێ و ئێمە و بەلەدێ و تاپۆیکەین ئەوانە ئێمە ڕێکارەکانی قەرەبوو جێبەجێەکەین تا ئێستا بە بەردەوامی نەخێر بۆمانیت ساڵی 98 بۆ هاتوو ئێستا کە 98 کوژێنراوەتەوە لە کانی سپیکەت تا ئەم دقیقەیە 1 مەتری قەرەبوو نەکراوەتەوە
ساڵی 2000 بۆ هاتۆ 2004 بۆ هاتۆ 5 بۆ هاتۆ 15 بۆ هاتۆ 13 بۆ هاتۆ بە بەردەوامی شەردێ بەم پێ بێ بە مەلاین بەڵێ من پێم وابێ بەڵێ من پێم وابێ با مەلاین دلار قەرزاری قەرە بووە. بەپی ڕێنمایەکان ئەو فەرمانبەرانەی لە شارەکان زەویان پێدەدرێت مەتری 5,000 دیناریان لێ وەردەگیرێت واتە 200 مەتر زەوی دەبێ 1 ملیۆن دینار بدەن بە حکومەت. لە قەزاکانیش ئەو فەرمانبەرانەی زەوی وەردەگرن دەبێ مەتری 3,000 دینار بە حکومەت بدەن بۆ 200 مەترەکە دەگاتە 600,000 دینار. لە ناحیەکانیش مەتری 2,000 دینار لە فەرمانبەر وەردەگیرێت کە 200 مەترێکە دەکاتە 400,000 دینار. کاکشەڵە بۆ پێی کە جەنابشت ئەندامی ئەنجومەنی شارەوانی سلێمانی ینی ئەو زەوی کە فەرمانبەر وەریەگرێ ڕسوماتەکەی چەندی تێچێ ئەڵبەتایەوە گفتوگۆتان لەسەر بۆ خۆیان گفتوگۆمان لەسەر نەکردو بەڵام وەکو زانیاریوانە من ناتوانم هینێک بڵم بەڵام ناو شاگان ملیۆنێکی تێچێ بەڵام لەگەڵ معاملاتوانە چێتە ملیۆن و نیو ئەبێت تێچێت دەبێ گومان دوایی ینی 1,000 دلارێ سەر ئەوانە بەڵێ ئەی باشە ئەی زەویەکە لەو شوێنانی نرخەکەی چییە؟ یاکەی خزمەت گوزاری بۆ ئەچێ؟ بەڵە خۆی بێگومان وایە تۆ 4 خزمەت گوزاری بنەڕەتیت هەیە خزمەت بنەڕەتیەکان ئاوە کارەبایە ڕێگاوبانە لەگەڵ ئاوەڕێە بەڵێ تۆ گەرە 4 خزمەت گوزاریان نەبێ بەڕاستی خود ناتوانانی ئاوەدانی بکەیت. ئێستا بەداخەوە با بڵین شارەوانی و شارەوانەکانی شەمانە کە زەوی بۆ ئێمە ئانێرن کە ئێمە قەرەبووی بکەینەوە پارچە زەویان بۆ نردوین هیچ خەدەماتێکی نییە کە هیچ خەدەماتی ئێمە بەو نرخەی خەمڵێن کە هیچ خەدەماتێکی نییە بەزەکە شارەوانی خەدەماتی بۆ بەرێمە بە نرخێکی زۆر بەرزەی خەمڵێن کاتە ئەو تێچووی کە شارەوانی کە ئەبێ هەربیکە ئەمڕۆ بێ یابیانی بە واجبی قانونی سەرشانێتی کە هەموو خەدەماتەکان بەرێ مەکتەب خەستەخانە ئیتر باخچە بێ ئەمانە ئاوڕۆ کارەبا ئاو ئیترە بێم خەدەماتانە هەر بەرێ بەڵام ئەگە بێت و لە سەرەتاوە بیبا بۆ شوێنێک و دوایی بە قەرەبوو بیابان ئێشکە ئێمە کاچین وەکو شوێنی ئاوەدانکردنەوە سەیریەکەین وانە ئاوەدان و تەواو هیچی ناوێ بەستەنها ئەوەیە خەڵک ڕنگ پێشێ و بیناکەی دروستکە لەسەری ئەوس کاتە ئێمە و زێ بە بەرز ئەنرخێنین کە زەوی موچی بەلەدەیە ئەنی نرخەکەی بگرە 4 قات و 5 قات بەرزبێتەوە بەلەدەکەوە ناکە بە حساب پارەی نییە لەوتر بەڵام دوایی لەوە زەرە دەکات چکە کاتێ مەسەلە من زەوی هەیە ئێستا لامانە چوین خەمڵاندومانە بە بابڵی مەتری بە 100 دلار باشە 150,000 خەمڵاندومانە زەوی بەلەدەیە باشە ئەگە بێتەوە خەدەماتانی لێبێ من بە چاوەڕقا بە 600,000 خەمڵێنین ئەو خەدەماتانە ئەو پارەی هەر ئەو پارەی هەمان پارەیە کە بەلەدێ سەرفێکاتەوە لێ ئەم ڕۆبیکا باشترە بەڵام خۆ لە داهاتوە بێ هەر بیکە کەواتە ئەوەشی زەرەر بوو یان خۆ لە داهاتوە بێ هەر بیکە بەزەگە لە بیدایەتەوە بیکە نرخەکەشی بەرزە بێت کاتێک بە قەرەبوویەکی شێدا نرخی زەوەکەی بەلەدێ بەرز بۆ تۆ بەڵێ چۆن ئەم شوێنە دیاری کرا وڵاوە بەلەدێ خۆیان باشە من یەک پرسیارێکیان پێی ماستەر پلانیان ئەبێ شوێنەکە ئومێدت بەوە هەیە کە ئەم زەویانە دابەشەکرێتەوە من ئەمەلم پێ هەیە مادام بڕیارە مادام چەندی بڕیاری کەش دەرچووە بۆ دابشکردنی شوقە و یەکەی نیشتە جێم بەڵام جێبەجێ نەکرا من پێم وابێ مادام بڕیارە تازە حەقە ئیترە بێتە حەقێکی مکتەسەب بۆ فەرمانبەران و ناتوانانی لێ زەوتکی ئیتر بە هەر شێوەیەک بێ بەلەدێ ئەو حەقی بەسەرەوە ئامێنێ لە هەر کاتێکا بێ بێر پیان بدە بۆ فەرمانبەرانە مادام بڕیارە ئەم فەرمانیە تۆ لای ئەنجومەنی شارەوانی یا سەرۆکای شارانی خۆی مخەوە لە بۆی سەرۆکاتی شارەوانی خۆی مخەوە لە بۆ دابشکردنەوە بێگومان ڕێکارێک هەموو شارەوانەکانی قەزا و ناحیەکانوانە بەڵێ تقریبان کۆن و سێکراوە لە بینی بەڕێز سەرکی دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانیە کۆنووسەکە بۆ ئاسانکاری و خێراکردنی جەبەجێکردنی ڕێکارەکانە ئەوانە لەگەڵ هەندێک تێبینیمان لەسەری کە پێویستە دەوڵەمەندتر بکرێ باشتر بکرێ بۆی لەگەڵ ڕێکارە یاسایەکانی شا بگونجێ بۆی لەگەڵ دەق یاساکانە هاودژ نەبێت چکەوە گرفتی خاتە ناوەمانە کێمە تۆبینی خۆمان نووسی و نردومانێتەوە ئەوە ئەگەر ئەوە بکرێن نەخێت ناوەستی بۆ چێ وەستیانی هیچ ڕێگرێک لەوایە چێت تۆ زەویت پێ بێ و فەرمانبەرش حەقی خۆیەتی هیچ بەلەداتێکی ناتوانێەوە ڕاگری.
لە هەولێریش ئەو زەویانەی کە دیاری کراوە بۆ فەرمانبەران دووری شار و دەشتێکی بێخزمەتگوزاریە، بۆیە فەرمانبەران داوا لە حکومەت دەکەن کە زەویەکانی دابەش کرد بە زووترین کات دەستی خزمەتگوزاری بۆ ئەو جێیش درێژ بکات. ئەو عەردەی دەدرێتەمە جێگایەکی زۆر دوورە، ئەمە لێ مستەفید نابین، لێ مستەفید نابین و هەروە ئەو عەردەی دەدرێتەمە زۆر دوورە، لە هەولێر زۆر دوورە، لا حکاینە خزمەتگوزاری لۆ دەچی، ئەمە نازانین. بەس عەزمان لێ زوود بە زوودی کە خزمەتگوزاری لۆ بچی هەتا سکونێ لێ پێیاکەین. ئێستا ئەمە تەماشای بکەن لە عەردەکانی هەشتی عەسارۆکان تقریبانەوە لە 2003 وەریان گرتیا، هەتا ئێستا خزمەتگوزاری لۆ نەچوو، حکومەت دەرێت تەماعی تێدا لیانستیتەوە. بەپێی دوایین ئامار لە هەرێمی کوردستان 697,190 فەرمانبەری هەمیشەیی و 31,698 فەرمانبەری گرێبەست هەیە. بەپێی بڕیارەکەی حکومەتی هەرێم نزیکەی لە سەدا 30 فەرمانبەران کە دەکاتە نزیکەی 200,000 فەرمانبەر سودمەند دەبن لە وەرگرتنی زەوی. طبعا ئەو زەویانەی کە دابەش دەکرێت بریتینە لە 3-4 مووقعی لە خۆی دەگرێتەوە. مووقعی یەکەم دەکەوتە ڕێگای کەرکووک، مووقعی دووەم ڕێگای مەخمول، مووقعی سێمیش دەکەوتە ڕێگای مووسل. لەو جێیانە دابەش دەکرێت جگە لە قەزا و نایەکانیش لەوانەیە هەندێک لە قەزا و نایەکانیش دەگرێتەوە. طبعا بەخۆی پرەنسیبی عقارات و زەوی زاری بەخۆی وایە بیدایەتی لە هەر جێگایەکی زەوی دابەش دەکرێت، نرخەکەی هەر نزمە. یا بۆرەوەی بە عوکمیوەی کە خەدەماتی نییە، بەڵام من لێرەوە بە هەموو مۆزەفەکانی خۆمان دەرێن بە هیچ شێوەیەک تکا دەکەم زەویەکانی خۆتان مەفرۆشن لە بەروی ئەوە جاری هەرزانە، ئەوە جاری کەم پارەچی دەکات دوای زۆر بەسەر دەکەوی. ئەمە کەم ئەندامەکانمانە بە حکوومەتی هەرێمی کوردستان کەم ئەندامەکانی زەوی بە سەدا بەشکردن لە بیدایەتی لە 30 وەرەقیڕا دەستی پێکرد. ئێستا هیچ زەویەکیان لە 2 دەفتەر دۆلاری کەمتر نابی. بە نسبەت ئەو زەویانەی کە دەرێن دوورە دەستنویانە، ئەمە بە خۆمان سنووری پارێزگای هەولێرێ دوو شارعی سەرەکی گەورەمان دەگرێتەوە. یەکیان لە جێبەجێ کرایە تقریبان نیوەی ڕۆیە، شارعی دووەمیشمانمەیە کە شارعی 150 و ئاخۆ 180 یاخۆش 200 دەگرێتەوە. طبعا هەتا دەگاتە ڕێمی 150 مەتری لێری، ئەمە هیچ زەویەکمان نمایە کە دابەش بکرێت. ئەو زەویانەی کە دابەش دەکرێت دەکەوتە پشت شەقامی 150 مەتری لە خۆی دەگرێتەوە ڕێی باغەمرەی لایبێریاتی زائیدەن سەرەوەی کانی قژارەی. بە نسبەتەوەی هەندێک لە خەڵکی باسیوەی دەکا یاخۆت مۆزەفەکانی درسار دەکەن پێیان دەرێن وڵی دوورە و ئەوشتانە شتیوانیە، بەخۆی ئەمە لە سنتەری شار زەویمان نمایە هەتاوەکو بە دابەش بکرێتە سەر مۆزەفەکانی ما. ساسان عونی وەزیری شارەوانی حکومەتی هەرێم لەسەر مێزی سەرنووسەر ڕایگەیان هەوڵەکان بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا جددیە و هەر فەرمانبەرێکی سودمەند نەبوو بێ دەبێتە خاوەن زەوی خۆی. بەڵام ئەوە زیاتر لە مانگێکە بەسەر ئەو بڕیارەدا تێپەڕیوە کەچی هیچ هەنگاوێکی کردداری نەنراوە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە جگە لە پڕکردنەوەی فۆڕم لەلایەن فەرمانبەرانەوە. نزیکەی 20 ساڵە کە زەوی بەسەر فەرمانبەرانی حکوومەت هەرێمی کوردستان و چنی توێژەکان دابەش نەکرابوو. لۆیە تاکید دەکەمەوە کە ئەو بابەتە تەنها لە ڕوانگەی جەنابی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان تەقدیرکردنی ڕۆڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و ڕێزگرتنە لەو ڕۆڵەیان. بەداخەوەش حەق نییە کە بابەت بەلاڕێدا ببردرێ، ئەو بابەتە هیچ گومانێکی تێدا نییە و پێمان خۆشە ئێوە وەکو دەستگا میدیاییەکان فەرمانبڕۆن سەردانی سەرۆکایەتیەکانی شارەوانی بەڕێوەبەراتی گشتیەکان فەرمانگەکانی تریش بکەن، بزانن ڕێکار و ئەو هەنگاوانەی کە بۆ ئەو بابەتە دەندرێ بە چ ڕوحیەتەکەوە چەند جددیە و چەند دڵخۆشی لەلایەن فەرمانبەرانەوە دروست کردیان. بەڵام زەویەکانی بۆ تەرخان کراوە. بەڵێ ئێستا جوابی ئەوە شت دەدەمەوە. ئەو بابەتە زۆر بە دڵخۆشیەوە کاری لەسەر دەکرێت و فەرمانبەران دڵنیان لەو جددیەتەی کە وەزارەتە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم گرتویانە بەر و هەنگاوی زۆر باشیشی بڕیوە ئەو بابەتە کە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک هەموو ڕێکارە یاسایی و هونەریەکان تەواو دەبێت و فەرمانبەران دەبن بە خاوەنی پارچە زەوی خۆیان. بەپێی فەرمانەکەی حکومەتی هەرێم زەوی بەو فەرمانبەرانە دەدرێت لە چەند ساڵی ڕابردوو سودمەند نەبوون لە وەرگرتنی زەوی و شوقا
لە ناو هەر خێزانێکیشدا تەنها یەک کەسیان دەتوانن فۆرمی وەرگرتنی زەوی پڕ بکەنەوە. ئەگەر هەر فەرمانبەرێکی سوودمەند بوو بێت و فۆرمی وەرگرتنی زەوی پڕ بکاتەوە 3 ملیۆن دینار سزا دەدرێت و 6 مانگی زیندانی دەکرێت. ئێمە کار بۆ ئەوە دەکەین سەرجەم ئەو فەرمانبەرانەی کە شایستەی ئەو بڕیارن هەوڵ بدرێت کە زەوی پێویست ئیفراز بکرێت و هەمویان وەربگرن نەبیتە دووەزبە یان نەبیتە بابەتی خەڵبەندی. سەبارەت بەوەی کە شوێنەکان دوورە یا لە شوێنێکی دوورە تاکید لەوە دەکەمەوە کە ئەگەر لە ناو شارەکان شوێن هەبێ ئەوە لە ناو شارەکانە لە حالەتێک کە پێویست نەبێ ناچارین پەنا دەبین لە بۆ فراوانبوونی ماستەر پلان. با نمونەک بینینەوە لە هەولێر کە هەولێری نوێ دابەشکرا دەگوترا دەرەوەی شارە و ئاقارە و زۆر دوورە و ئەوانە، بەڵام پاش تێپەڕێنی کات ئەوڕۆکە هەولێری نوێ ناوجەرگەی شاری هەولێرە بە نسبەت سلێمانی شەروایە بە نسبەت دهۆکی شەروایە دوای 16 ساڵ. مهم دوای هەر مدەیەکی زەمەنی بیکە شار فراوان دەبی فەرمو ئێوە ڕۆژنامە نووسن ئەگەر لە ناو شارەکان شوێن هەیە کە دابش بکرێت بەسەر فەرمانبەران بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان دابەشی دەکات. بۆ بەرهێنان هەیە بۆ فەرمانبەر نییە ئەیکا بە یەکەی نیشتە جێبوون ماوەی 2 ساڵیش زیاترە 3 ساڵیش زیاترە و بەرهێنان لە کەرتی نیشتە جێبوون ڕاگیرە هەیە. فەرمانبەران ئومێدەخوازن ئەم بەڵێنەی حکوومەتی هەرێم وەک بەڵێنەکانی تری بەسەر نەیەت، چونکە لە ساڵی ڕابردوودا حکوومەت بەڵێنیدا نزیکەی 20,000 شوقە بۆ کرێنشینان دروست بکات، بەڵام تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی کردداری بۆ نەنراوە. جگە لەو 3,000 شوقەیە کە لە سیتەک و زرگوێزی سلێبانی زیاتر لە 10 ساڵە تەواو کراون و دابەش نەکراون کە ئێستا بوونەتە کەلاوە لە هەولێریش بە هەمان شێوەیە.